ده چارچوب رونشتن انجمن پارێزگەها مووسڵ ئیرۆ چەند بابەتێک هاتنە بەحەزکردن کو ئازادکردنا باژارێ مووسڵێ و مەلەفێ ئەمنی و یێ ئاواران ئەف رونشتنە بێ ئامادەبوونا نەوفەل حەمادی پارێزگەرێ مووسڵ بێ ڕێڤەچوو. داخازیت ابو کو لستی بکردن کو روزگار کردن میسل یا داخلی میسل و اردبرد کو کرنا جر حکم داعش شامل کنترل داعش و زیده باری به همین ام داخازیت کن کو دعم وان لشکری بتاکرین و لشکری جیش عراق و پیشمرگی. ما پیشنهاد کردیم اینو خیفتگاه میزیکی موسل بنا آبادان کردن. الوان خیفات هذا دا چه موسل هذا رزقار کردن بزبرن. هر وسا اوارد مدیجی پیوستی هاری کاریان و مساعدات اینم الهرم کردستان بشكل عام وخاصة الدهوكي. لداوی کنفرانسێکی ڕۆژنامەوانی بۆ بەشارکیکی سەرۆکی جواتە پارێزگەها مووسڵ دەگەل نەوفەل حەمادی پارێزگەرێ مووسڵ بێ ڕێڤەچوو بەحسێوێ چەندێ هاتەکردن و مەلەفێ ئەمنی و بابەتێ ئاوارên باژارێ مووسڵێ دێ ڕیبڕی بۆ سەرۆکی حکومەتە عێراقی هێنە گوتن. تێدا بەحسا ئامادەکاریên خۆ کرد بۆ کۆمبوونا سوبەهی دەگەل سەرۆک وەزیران حەیدەر عەبادی ما بەحسێ مثلا کنترل کردن مووسڵ کرد و هر وسا بحثی آوریان و هر وسا بحثی مستحقات پارێزگاه نینەوە لدەف حکومەتە اتحادی کۆمبوونا سوبەهی زۆر یا گرنگە چونکە پرۆسە کنترل کردن مووسڵ یا نزیک بیت و هەوپەیمانیان نێودەوڵەتیژی یا لەسەر خەتیل سەرڤێ مەسەلێ للتباحث حول با لێکۆڵینەوێ لە ڕەوشە پەنابەرە و ئاسایشی ئەف کۆمبوون هات ئەنجامدان بۆ هەلسانگاندنە هەر ڕەوشە نەها و پێدوێت ئاواران بە تایبەتی لە ئوردوگای دبێگە و ئوردوگایên din بگشتی. هەر دێ ئەوان کۆمبووناندا جواتە پارێزگەها مووسڵ دیار کرد و دەمێ ئازادکردنا باژارێ نەینەوە هاتkirin پێشبینی دەهێتەkirin ku 800,000 heta 1 milyon kes aware bibin. دیسان اوجی خویا کرد که لی دمک نزیک دی دست به آزادکردن باژار مووسڵ هێتە کرن. کاوە عومەر دەنگی ئەمریکا دەشتا مووسڵ.